ئێمە لە چوارچێوەی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بەشدار بووین بە نوێنەرایەتی دەستەی گەشتوگوزاری هەرێمی کوردستان. زۆر لە سکتەرەکانی دیکەش بەشدار بوون، ئاو، کارەبا، کشتتوکاڵ، ژینگە کە سەرپەرشتی ڕاستەوخۆی شاندەکەی دەکرد، جگە لە بوارەکانی وبەرهێنان و تەندروستی. کۆمەڵک ساڵاتی گرنگ لەوێ ڕاستی ئەنجام دران. بەنسبەت هەرێمی کوردستان، حزوری هەرێمی کوردستان لەوێ لە چوارچێوەی جەناحی عێراقی بوو، ینی پاڤیلیۆنی عێراقی، پشتی عێراقی لەوێ. عێراقیش بۆ یەکەم جار بوو، یەکەم ساڵ بووکە لەوێ جەناحی تایبەت بەخۆی هەبیت و هەرێمی کوردستانیش لە زۆربەی لیژنەکان لەوێ بەشداری هەبوو و لە لیژنەی مفاوز، لیژنەی گفتوگۆکردن لەسەر ئەو ڕەشنووسەی کە لە کۆربەندەکە کۆتایی کۆربەندەکە بڕیای لەسەر دەدرێت و یان ئەو اتفاقیانەی کە دەکرێن. هەرێمی کوردستان نوێنەرایەتی خۆی هەبوو لە زمانی لیژنەی مفاوزی عێراقی لە کۆربەندەکە و لە ڕێگای ئەو سمینار و تیبیتانە و ئەو گفتوگۆ و دیدارانەی کە لەگەڵ وەفدەکان ئەنجام دران، توانرا ئەوە قناعەتە دروست ببیت کە هەرێمی کوردستان و عێراق بەگشتی زەرمەندە لە گۆڕانکاریەکانی و کاریگەریەکانی گۆڕانکاری کەشوهەوە و ئەو گۆڕانکاریانە و ئەو کاریگەریانەش لە زۆر بوار، بە تایبەتی لە بواری ئاو، کشتتوکاڵ، لە بواری گەشتوگوزار، لە بواری ژینگە تەسیراتی خۆی هەبووە. کۆمەڵک اتفاقیات لە نێوان وەفدی عێراقی و بە هەرێمی کوردستانیشەوە لەگەڵ کۆمەڵک کۆمپانیا دیکەی جیهانیش و وڵاتانیش واژووکران لەسەر ئەوەی کە بە شێوازێک هاوکاری عێراق بکەن، پاڵپشتی عێراق بکەن، پاڵپشتی هەرێمی کوردستان بکەن، لەوەی کە پرۆژەی دۆستی ژینگە و پرۆژەی کە کاریگەری گۆڕانی کەشوهەوایان لەسرە ئەو پرۆژانە پەرە پێ بدەن. بەش بە حاڵی خۆم بۆ یەکەم جار بوو کە بەشدار دەکەم، بەڵام توانیشم لەوێ دیبیتێکمان هەبیت تایبەت بە بواری گەشتوگوزار و کۆمەڵک بابەتمان لەوێ باس کرد، ئەهەمیەتی گەشتوگوزار لە هەرێمی کوردستان و باسمان لەوەی کرد کە هەموو دنیا چاوی لەوەیە کە سەرچاوی دیکە پەیدا بکات بۆ داهاتی وڵاتان. ئێمە پێمانەوە بە گەشتوگزاری کە لەو سەرچاوانە کە دەتوانێت داهاتێکی باش بۆ وڵاتان پەیدا بکات و لە هەموو کوردستانیش بە هەمان شێوە. لەلایەکی دیکەش گەشت بابرێن بیئە یان ژینگە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر گەشتوگوزار و لەبەر ئەوەی دوانەیەکەن یەک تەواوکەری یەکتر، گەشتوگوزار بەبێ بیئە، بەبێ ژینگەیەکی گونجاو، ئاو، هەوای گونجاو ناتوانێت سەرکەوتوو بیت. هەرێمی کوردستان ئەو مقاوماتانەی هەنا ئەو ئیمکانیاتە باشانەی هەیە لە ڕووی ژینگەوە، لێ پێویستی بە احتیمامێکی زیاتریش هەیە. ئێمە دەبینین کاریگەریەکانی کەشوهەوا، گۆڕانی کەشوهەوا لەسەر هەرێمی کوردستان زۆرن، بە تایبەتی لە وەرزەکان. ئێمە دەبین ئێستا وەرزەکان وەکو خۆیان نەماون، وەرزی هاوین ئێستا وەکو خۆی نەماوە، وەرزی زستان وەکو خۆی نەمایە، چ لە ڕووی بەرزبوونەوەی پلەی گەرمی، چ لە ڕووی دابەزینی پلەکانی گەرما بە ئاستەکن کە بەڕاستی نەئاساییە. ئەو نەئاسایی بوونە لە نەتیجەی گۆڕانی کەشوهەوا، کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوا دروست بووە. لێ هەرێمی کوردستان پێویستی بە پاڵپشتی و دعم هەیە بە شێوەیەکی گشتی من دەتوانم بڵێم بەشداری هەرێمی کوردستان بەشدارێکی کاریگەر بوو و لە هەمان کاتیش بەشدارێکی سوودمەند بوو لەبەرەوەی کۆمەڵک دەستکەوتی باش بەدەستهاتن. هەر هیچ نەبی ئەوەیە کە دەنجی هەرێمی کوردستانی بە شێوەیەکی زۆر باش گەیەندرا. لەلایەکی دیکەش تەسەوڕەکەم لە داهاتوو لە کۆپەکانی داهاتوو ئەوەی 28 ئەوەی دوهاتوو 29 کە لە ئەزەربەیجان و بەرازیل ئەنجام دەدرێن، تەسەوڕەکەم هەرێمی کوردستان دەتوانێت باشتر خۆی لە ئامادە بکات.